هەفپەیڤینەکە سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانی هەفپەیڤینەکە گەلێکی تایبەت بوو لەگەڵ ڕووداوێ هەبوو کێ هەفپەیڤین چێکرد هەفکارە مە ئالا شالی ئەو هەفپەیڤین پێکانی سەرۆکێ هەرێما کوردستانی نێچیروان بارزانی چ دبێژە دبێژە یان دوێ هەفپەیڤینە تایبەتە بەحسە ڕۆژ ئاڤای کوردستانی کرد و ez ê ji we re behsa beşekî ji wê hevpeyvînê bikim ku ji bo Kurdên Rojava û ji bo Sûriyê gelekî giring e. Serok Nêçîrvan çi got? Got ya giring ji bo me ew e çawa Kurdan li Sûriyê biparêzin. Dibêje pêwîst e Kurd li Şamê yekgirtî bin, bi yek bin, xwediyê Sûriyê bibînin. Pêwîst e Kurdên Sûriyê dibêje ji ezmûna me Sûdiyê استفاده بکن دوی همو پیکاته د سوریا نودا بشدار ببن سروک نیچروان گوت ملگل ترکیه لگل امریکا و لگل ولات اندن تکزی لسر پاراستنا کردان کر هر وها دبیجه د سال 2030 دا او یکرتی چونه بغدای وان گلک دستکفجی به دست خواه آنین سوریه ولاتا کی پرنتاوه گوت کلتور و زمان جدا لسوریه هنه و دوی هر کس خو ولاتیەکی سووریێ ببینە و لە گۆری داخویانیان لە گۆر گوتنا سەرۆک نێچیروان ئەحمەد شەرع جددی دخوازە پێکهاتەیان پرسگرێکا پێکهاتەیان چارەسەر بکە ئالا شالی ئەف هەفپەیڤین پێکانیە لێ تەماشا بکە ئێمە پێمان وایە لە سووریا پێویست بەوە دەکات کە هەموو پێکهاتەکان لە سووریای نوێدا بەشدار بن و لەم چوارچێوەیەشدا قسەی ئێمە بۆ پێکهاتەی کوردیش هەر ئەوەیە کە بە یەکگرتووی لە دیمەشق دەبێ بەشدار بن دەبێ هەست بەوە بکەن کە ئەوان ساحب ماڵن نەک میوانن دەبێ بە زووترین کات قسەی ئێمە بۆ ئەوان لە ڕۆژی یەکەمەوە وا بووە کە پێویستە بە زووترین کات ئاڵای دوێی سووریا هەڵگرن بە زووترین کات ئێوە خۆتان بچن بۆ دیمەشق و لە تەجروبەی ئێمە فێر بن ئێمە لە ساڵی 2003ەوە ئێمە کە چوین بۆ بەغدا کە یەکگرتوو بووین پێکەوە بووین ئێمە توانیمان دەستکەوتی باش بەدەست بێن ممکنە هەموو ئەو شتانە نەبوون کە ئێمە دەمانەویست بەڵام بۆ یەکەم جار دەستوری عێراق نووسرا بۆ یەکەم جار زۆر شت لە دوای ساڵی هەفتە یعنی ڕێککەوتنی 11 ئازار دەستکەوتێکی زۆر فەرمی بوو ئەوەی کە لە بەدی هات لە نەتیجەی پێکەوەبوون و یەکبوونی هێزەکانی کوردی ئێمە بزەبێت ئەمەمان بە براکانمان برا کوردەکانمان لە سووریا گوتووە گوتمانە ئێوە دەبێ بچن هەوڵی خۆتان بدەن و لە سووریای نوێدا ئێوە دەبێ بەشدار بن و تەسەڕفاتی ئێوە دەبێ وەکو خاوەن ماڵ بێت نەک وەکو میوان بەڕێستان لێرە وەزیری دەرەوەی سووریاتان بینی ئەتوانم بڵێن لەو کۆبوونەوەدا گەشتبینن لە داهاتوو یاخود لە دوا ڕۆژی لاخوێ ئایندەی ڕۆژ ئاوای کوردستان و کورد لە سووریا و ڕۆڵی هەرێمی کوردستان چی دەبێت لێرەدا خۆی ڕۆڵی ئێمە یارمەتی دەردەبێ ئێمە دەمانەوێ ئەو قسانەی ئەو دیدارەی کە من کردم لەگەڵ وەزیری دەرەوە ئێمە تەکیدمان لەسەر ئەوە کردووە کە لە سووریای نوێدا دەبێ سووریایەکی مەدەنی بێ و سووریایەک بێ کە هەموو لایەک لە ناو ئایندەی ئەو وڵاتەدا خۆیان ببیننەوە هەموو پێکهاتەکان بە کوردەوە بە عەرەبەوە بە مەسیحیەوە بە عەلەویەوە بە دروزەوە هەموو ئەم پێکهاتانە پێویستە سووریا وڵاتێکە بە یەک ئایدۆلۆژی تایبەت بەڕێوە نابڕێ سووریا وڵاتێکی فرە قومیە و ئەم فرە زمان جیاوازە کەلتور جیاوازە پێویستی بەوە هەیە کە دەبێ هەموو لەم سووریایە خۆیان بە هاوڵاتی سووری بزانن یعنی سووریا وا بەڕێوە بدرێ قەت سووریا بەو شێوەیە بەڕێوە نابردێ یەک ئایدۆلۆژی خۆی فەرز بکە من پێم وایە ئەوەی کە ئێمە لە بۆچوونەکانی سەرۆکی سووریا دەبینین سەرۆکی بڵێن هی موقەتی سووریا دەبینین بەڕێز ئەحمەد شەرع ئێمە ئەوە بەدی دەکەین کە بەڕاستی ئەو دەیەوێ بە جددی دەیەوێ کێشەکانی سووریا حل بکاتن و ئەگەر فعلەن ئەمە سیاسەتیان بێ کە تەرکیز لەسەر سووریا بکرێتن و حەلی مشکلەکانی سووریا بکرێ من دەتوانم بڵێم ئەو شایستەی ئەوەیە کە دەعم بکرێ و پشتیوانی بکرێ نەک هەر ڕابوەستین و تەماشا بکەین دەبێ یارمەتی دەربێت چونکە من پێم وایە ئەمە
شانسێکی گەورەیە بۆ سووریەکان و ئەگەر لە دەست بچێ معلوم نییە بەدیلی ئەمە چ دەبێتن لە سووریا. باشە من بیستومە وەزانیومە کە بەڕێستان ڕۆڵێکی گرنگتان هەبووە لەوەی کە سووریا و ڕۆژاوای کوردستان ئاگرەکە زیاتر پەرەنەسێنێت. ئەتوانی بۆمان باسکەی؟ خۆی طبیعیە زانی بۆ ئێمە لە هەرێمی کوردستان کە ئەمەی سووریا ڕوویدا بەڕاستی ئێمەی تووشی شۆک کرد. نەک من تەسەور ناکەم بەس بۆ ئێمە شۆک بوو، من پێم وایە حتى بۆ خۆشیان بۆ خودی بەڕێز ئەحمەد شەرع و گروپەکەشی ئەوەی کە ڕوویدا و بەو سورعەتە شۆک بوو. ئەولەویەتی ئێمە لەم مەوزوعەدا ئەوە بۆ ئێمە چۆن بتوانین کورد بپارێزین لەو ئاگرە و لە پەیوەندیەکی بەردەوام بووین بە تایبەتی لەگەڵ تورکیا و بۆ پاراستن لەگەڵ تورکیا، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ لایەنێنی ئەوروپی تەرکیزی ئێمە لەسەرەوە و چۆن دەتوانین کورد بپارێزین لە ڕۆژانی یەکەمدا و من پێم وایە ئێمە لەوەدا سەرکەوتوو بووین، لەوەدا سەرکەوتوو بووین کە بتوانین ڕۆڵێک بگێڕین بۆ ئەوەی ئەو ئاگرە و ئەو شتانە کەم ببێتەوە لەسەریان و دەوری خۆشمان لەو چوارچێوەیە دیوە. طبیعی مەرحەلەی دووەم ئەوەیە وەکو عەرزم کردن ئەمانە ئێستا چۆن بتوانن بەشدار بن لە سووریای نوێ و بچن بۆ دیمەشق و ببن بەشێک لە پرۆسەی پێکهاتنی حکوومەتی نوێ لە سووریا.